بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا لە سلێمانی باری لە ناکاو ڕاگەیاندرا و 66 حاڵەتی توشبوون بە کۆلێرا تۆمار کرا. تەندروستی سلێمانی هۆشداری بە هاوڵاتیان دەدات خۆیان لە سەرچاوەی ئاوی پیس و سەوزە بە دوور بگرن کە سەرچاوەی سەرەکی بڵاوبوونەوەی پەتاکەیە. دیارە ئێمە ئەمڕۆ پاژەوەی کە ئەنجامەکانی پشکنینەکانمان لە بەڕدای پایتەختەوە بڵێن کۆنفێرم کرا کە ئەو حاڵەتانەی ئێمە ناردوومانە کۆلێرایە و برای بەڕێزم باڵا ئاماژەی پێەیە کە 10 حاڵەت لە پارێزگای بڵێن لە بەغدا کۆنفێرم کراوە، بەڵام ئێمە تا ئێستا خۆمان لێرە 56 حاڵەتمان لە پارێزگای سلێمانی بە پۆزیتیڤ دەرچووە. بۆیە وەزارەتی تەندروستی عێراق پێی ڕاگەیاندین کە بێ ئێمە حاڵەتی ئیمەرجەنسی وڵا حاڵەتی تەواوی کتوپڕ لە پارێزگای سلێمانی ڕابگەین. کۆلێرا نەخۆشیەکی ترسناکە، ئەبێ هاوڵاتیان زۆر وریای بن لە نێوان مرگ و ژیانە خەتێکی زۆر باریکەیە و ئینسان ئەو کەسانەی کە تووشی کۆلێرا بن ئەگەر زۆر وریای خۆیان نەبن بە ئاسانی لەوە چێکوچیلەکانیان لەدەست بن پاشان ژیانیان لەدەست بن و ئەکرێ زۆر بە ئاسانی ئەو کەسانە چارەسەر بکرێن بە چەند کاتژمێرێک ژیانیان لە مردن ڕزگار بێت. لە نەخۆشخانەکانی سلێمانی لە ماوەیەکی کەمدا 3900 حاڵەتی سوکچوون ڕوشانەوە تۆمار کراوە و چارەسەریان بۆ کراوە. تەندروستی دەڵێت کۆلێرا ئەگەر زوو چارەسەر بکرێت مەترسیدار نییە، کاتێک مەترسی دروست دەکات پشتگوێ بخرێت و کەسەکە تووشی وشکبوونەوە بێت. لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانیش لە تانجەڕۆ هەڵیان کوتایە سەر کێڵگەیەکی سەوزە کە بە ئاوی پیسی سلێمانی ئاو دەدرێت، بەڵام جوتیارەکان ڕوبەڕوویان بوونەوە و ڕێگریان کرد لە کێڵان و تێکدانی سەوزەکە و دەڵێن ئەوان بژێویان لەسەر ئەو سەوزەیە و ئامادە نین لای بەرن. دادە یەک شتێ با پێ بڵێم ئاوی پاک هەر نییە، ئاوی پاک بۆ خواردنەوە نیە، نۆبەی بۆ سەوزە بێت. یاڵە شوێنێکم پێ بڵێ بە تەکێتەوە بە چەمچەماڵتەوە بە باینجانتەوە بە هەڵەبجەتەوە هەرمی ئاوی پیسە. باشە ئەو سەوزە فرۆشانەی کە لە بازارن کە پرسیاریان لێکەی ئەڵێ بە ئاوی پاکە یا بە ئاوی پیسەمی ئەڵێن بە ئاوی پاک. ئاخر باشە کابرا بڵێ چی لەبەرەی بیفرۆشن ئاوێکی هەر هەمی ئاوێکی کەم هەیە نیسبەتێکی کەم هەیە ئاوی پاک تێگەشتەوەی تری زۆری پی. قایمقامەتی سلێمانی دەڵێت ئەوان هەڵمەتەکە ڕناگرن و سەرپێچیکاران ڕوبەڕووی یاسا دەکەنەوە چونکە ئەو سەوزەیە یەکێکە لە هۆکارەکان بۆ بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا. چەڵگەمان تێگاوە، بەڵام چاوەڕێیەکەی فەرم بێن بۆ قایمقامەتی سلێمانی خۆدەزانین گرژە دروست بۆ لەگەڵ خاوەن چەڵگەکانە ئەبێ دانیشین لەگەڵیانە و ڕێکاری کە هەیە ئێمە حەسی ئەم چەڵگا ناکەین بە هیچ شێوەیەک بەرهەمەکانیان ناچێت لە خۆدەزانین هێزانەکان سەرلێرەک بڵاویان پێکراوە بۆی ئەم حاڵەتە کۆنتڕۆڵەکەین بڵێ بە علوەی سلێمانی لە ناو بازاڕی سلێمانی هەم لە هەشت شوێنێکە ببینین هەشت دوکان هەشت قاتەعێک هەستێ بە فرۆشتنی سەوزەی کە بە ئاوی قورس ئاوی دابێ ئێمە لێ پێشنەکە ئەوی شاکەین اینجا خاوەن چەڵگەکانش. تا ئێستا 2 حاڵە لە نێو منداڵان و 2 حاڵە لە نێو چاکسازی گەورانی سلێمانی بە پەتای سکچوون و ڕوشانەوە گیانیان لەدەستداوە. تەندروستی سلێمانی دەڵێت پێویستە هاوڵاتیان هاوکاریان بن لە کۆنتڕۆڵکردنی پەتاکە و خۆپارێزیەکان زیاتر بکەن. پێشتریش بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵانی سلێمانی ڕایگەیاندبوو جێگەی سەرسوڕمانە پەتای کۆلێرا بڵاو بێتەوە چونکە پەتاکە تەنها لە وڵاتە زۆر دواکەوتەکان بڵاو دەبێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.